پاژنەوە ڕۆی دوێنێ ئاگر لەم بازارەکەوتەوە کە داونتاونە لەسەرم پرسا من قسەم لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان و کاسبکارانی بازارەکەش کردووە. بەرگەری شارستانی هەولێر دەڵێ هۆکاری ئاگرەکە شۆرتی کارەبا بووە و تا ئێستاش زیانەکان نەزاندراون. لە بەرامبەرە کاسبکارانی بازارەکە باز لەواکە نزیکەی $5 ملیۆن زیانیان بەرکەوتووە. ئاگرەکە سەرەتا لە دوکانێکەوە دەست پێ کرد و پاشان چەند دوکانێکی دیکەی گرتەوە. زوم نیوز زانیوێتی ساڵی ڕابردوو بەڕێوەبەری بەرگری شارستانی هەولێر کتابێکی فەرمی بۆ ئیدارەی ئێرە ناردووە بۆ ئەوەی زیاتر پابەندی ڕێنمایەکانیان بن. کاسبکارانی بازارەکەش بە ئێمان وت 4 بۆ 5 جار لایەنە پەیوەنددارەکانیان ئاگادار کردوتەوە بۆ ئەوەی سیستەمێکی زۆر باشی ئاگرکوژێنەوە بۆ ئێرە دابین بکەن. بابن ئامارەی فەرمیتان لەبارەی ڕاوەکانی ئاگرکەوتنەوە لە سنووری پارێزگای هەولێر بۆ ئاشکرا بکەم. ئەم ساڵ زیاتر لە 1000 حاڵەتی ئاگرکەوتنەوە لە سنووری پارێزگای هەولێر ڕوویانداوە کە بۆ هۆیەوە 25 کەس گیان لە دەستداوە و 125 کەسیش پێویستیان بە نەخۆشخانەکان بووە. ئەوەش گەلەوەی 100 کەس لەلایەن بەرگری شارستانی هەولێرەوە لە مەترسی ڕزگار کراون. ورتر ڕۆدەچمان ناو ئامارەکان و بە گوێرەی مانگەکان بۆتان دەخەمەڕوو. مانگی یەکی ئەم ساڵ 87 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە سنووری پارێزگای هەولێر ڕوویداوە. مانگی 2 81 و مانگی 3 82. مانگی 4 67 ڕوودا و مانگی 5 104 ڕوودا و مانگی 6 ئامارەکە گەیشتۆتە 218 ڕوودا و مانگی 7 ئامارەکە گەیشتۆتە 182 ڕوودا و مانگی 8 ئامارەکە 188 ڕووداوە. لەم مانگەشدا 6 ڕووداوی گەورەی ئاگرکەوتنەوە لە سنووری پارێزگای هەولێر ڕوویانداوە. ورتر دەچمە و ڕووداوەکان و بە گوێرەی شوێنەکان بۆتان دەخەمەڕوو. 263 ماڵ سوتاون، ئۆتۆمبیل 255 ئۆتۆمبیل بووە و شوێنی بازرگانیش 223 شوێن بووە. ئەوەش گەلەوەی شوێنی حکومی 102 شوێنی حکومی بووە. بەرگەری شارستانی هەولێر دەڵێت هۆکار ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە لە ماڵەکاندا بۆ کێشەی غاز و شۆرتی کارەبایە، لە ئۆتۆمبیلەکانیش بۆ خراپی کوالەتی بنزین و ڕووداوی هاتوچۆیە. لە شوێنە بازرگانیەکانیش بۆ جێبەجێنەکردنی ڕێمایەکانی ئەوان و کەم تەرخەمیە. بەپێی زانیاریەکانیش لە کۆی ئەم ڕووداوانەدا $30 ملیۆن زیان بەر حکوومەت و هاوڵاتیان کەوتووە. هەر بە گوێرەی بەدواداچوونەکان ئەگەر ئەم شوێنانەی $30 ملیۆن زانیان بەرکەوتووە بە شێوەیەکی زۆر پێرفێکت و ستاندارد سیستەمی ئاگرکوژێنەوەیان جێبەجێ کرد بە تەنها پێویستیان بە $5 ملیۆن بوو، زیانی $30 ملیۆن بەرنەدەکەوت.